ڕێکارەکانی ناردنی موچە تەواو بوو. شاخەوان عەبدوڵڵا لە بەردەم مایکی میدیاکان دەرکەوت و بەڕوونی باسی لەوە کرد کۆی ڕێکارە پێویستەکان بۆ ناردنی موچەی مانگی 6 کۆتایی هاتووە. تەنانەت هیچ کێشەیەکی تەکنیکیش نییە و لە پێشووتردا بە بڕیاری سیاسی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان برسی کراون و گرفت بۆ ناردنی موچە دروست کراوە. شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لەبارەی موچەی مانگی 6ەوە ڕایگەیاند ئەمڕۆ و بەیانی چەند کۆبوونەوەیەکی جیاواز لە بەغدا ئەنجام دەدرێن. ئەگەر کۆبوونەوەکان وەک خۆی بەڕێوە بچن و هیچ بیانوێک نەدۆزرێتەوە موچە دەنێردرێت، بەڵام پێم وایە هەر لە سەرەتاوە بە بڕیاری سیاسی موچە و شایستەداراییەکانی کوردستان بڕدراون. جێگرە کوردەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق لەبارەی هەناردەکردنی نەوت و هێرشە درۆنیەکان گوتی حکوومەتی عێراق تیمێکی لێکۆڵینەوەی ناردۆتە هەرێمی کوردستان بۆیان دەرکەوتووە. هۆکاری کەمبوونەوەی بەرهەمهێنانی نەوت و کەمی ئەو بڕی ڕادەست دەکرێت پەیوەندی بە هێرشەکانەوە هەیە، بۆیە ناتوانن هیچ بربەستێک بۆ ناردنی موچە دروست بکەن. تەنانەت دەشزانن کێ و بۆچی ژێرخانی ئابووری کوردستان بە ئامانج دەکرێت. لە ئێستادا حکوومەتی عێراق دوو موچە قەرزاری موچەخۆرانی هەرێمی کوردستانە. دوای واژۆکردنی لێکتێگەیشتنی هەولێر و بەغدا تەنیا موچەی مانگی 5 ناردراوە و موچەی مانگەکانی 6 و 7 خەرج نەکراوە.